بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەمڕۆ یادی دامەزراندنی 13 ساڵەی کەناڵە جوانەکەی کەناڵی سلێمانیە. لەبەر خۆپارێزی و دوورکەوتنەوە لە پەتای کۆرۆنا ئەم ساڵ هیچ کۆبوونەوە و ئاهەنگێک لە کەناڵە جوانەکە ناگەڕین. بەڵام بزانین ڕۆژانە کارمەندانی ئەم کەناڵە جوانە چۆن کارەکانیان بەڕێ دەکەین. بینەرمان بن پێکەوە با بڕۆین. بەڕێز ئەمە یەکەم وێزگەی کەناڵەکەیە کەیتە ژوورەوە تەوەن پرزگەیە لێرە چەند کارمەردێکی خۆشەویست ڕۆژانە ئەرکی خۆیان جێبەجێەکەن لەوانە کاکە هێمنە هێمن چۆنی؟ باشی 13 ساڵی کەناڵەکەیە پەیامی تۆ چییە؟ پەیامی پیرۆزبایی دەستخۆشی لە ئێوە و لە پیرۆزبایی خۆمەگەێنم بە جەنابی مدیر و هەموو ئەو برادرانی لێرە ئیشوکاری خۆیانەکەن. زۆر سپاس بۆی کە ڕۆژانە لێرە ماندووە بی. زۆر سپاس. لە پرزگەوە ئەچین بۆ ژووری بەڕێوبەر. وەک ئەزانن لە مێژووی ئەم کەناڵە چەند بەڕێوبەرێک گۆڕاوە. دوهامینیان کاگەمانجی عەبدوڵڵا سوورە کە بەڕێزیان ماوەی چەند ساڵێکە لێرە بەڕێوبەرن، کاری بەڕێوبەری خۆی ئەکا. کاگەمانجم کاتۆ باش ببوورەگە لە کاتە بگرین. یادی 13 ساڵەی کەناڵەکەمانە. پەیامی بەڕێستان وەک بەڕێوبەر بۆ کارمەندان و بۆ کەناڵەکە. لە یادی 13 ساڵەی تەمەنی پڕبەخش و ڕازگۆیی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی پیرۆزبایی لە ئێوەکەم لە ستافی ئەم کەناڵە و تەواوی بینەرە خۆشەویستەکانی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی لە ماوەی ئەم 13 ساڵەیە خۆشبەختانە کەناڵەکەمان توانیوێتی لە هەوڵی ئەوەیە بۆ کە هەمیشە پابەندی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بێ و لەو ڕوانگەیەشەوە بایەخ بە پرۆژەی میدیایی خۆی با و بە پێوشێنی وشیاری نەتەوەیی و بایەخدان بە هەموو سێکتەرە جیاوازەکانی ژیانی کۆمەڵگا هەوڵ با کە هەوڵیشی یاوە و لە پەرۆشی ئەوەیە بۆ کە شاشەکەی ڕەنگاڵە و گەشاوە بێ و گوزارش لە خواستی بێچەند و چوونی خەڵک لەلایەک بکە لایەکەش ئەو تام و چێژ و بۆن و بەرامی سلێمانی لەناو ئەو ڕوونما جوانەی کەناڵەکەیان ڕەنگ باتەوە. کاگامانچ بەڕێستان وەکو بەڕێوبەر ئیش و کاری تازە یاخۆت بۆ وەرزی نوێی کەناڵەکە چیتان ئامادە کردو یاخۆت حەز ئەکەن لەلایەن کارمەندانەوە چی بکرێ بۆ ئەوەی ئێمە زیاتر بەرەو پێش بڕۆین؟ لە ڕاستیە ئێوە خۆتان لێرە کە کارەکەن درکتان بۆ کردووە ڕەنگە بینەرەکانیش زیاتر لەو تەواصلی کە هەیەە لەو کۆنێکشنی کە هەیەن لەگەڵ کەناڵەکەیە لە نزیکە و درچیان بۆ کردووە. کەناڵی سلێمانی وەک هەر میدیایشی تری ستاندار لە هەوڵی ئەوەیە کە بەردەوام خۆی ئەپدەیت بکاتەوە. بۆ ئەم مەبەستەش دایمە پێیڕەوی هەمیشە پێیڕەوی لە سیزنی تازەی کارکردن، لە وەرزی تازەی کارکردن، مەوسیم و مەوسیمی تازەی کارکردن بێنێتە ئارا و بێنێتە گۆڕێەوە. لەو میانەیە ئێمە بەردەوام بووین، بەڵام بە تایبەت لە بۆنەی با بڵێن تەمەنی خۆیان تەمەنی 13 ساڵەیە هەر ساڵێک کە ئەو بۆنێتیە پەڕێنێ هەمیشە خەیاڵی لای ئەوەیە خەیاڵمان لای ئەوەیە کە بە میکانیزمێکی نوێ وەرزێکی تازەتر ڕابگەێنین بۆ ئەم جارش هەروایە ئەوە خۆشتان ئاگادارن کە بەشێکی هەستیاری ناو کەناڵەکەن کە وەرزی تازەی کارکردمان وەرزێکە لەلایەک درێژە پەدەری پێشخۆیەتی لەلایەکی تریشەوە جیاوازتر پرۆژەی تازەی هێناوە تا ئاراوە ڕەنگە بۆ لەمە دووە بەرنامەی تازەتر کە ئێوە خۆشتان با بڵین شایەتن لەناو ئیشەکەیان بەرنامەی تازەترمان هەیە. بەرنامەکان بەشێکی ئەگەر پابەستی ناو ستودیۆ ویە لەمە دووە بەشێکی هەستیاری لەناو شەقامایە لەناو خەڵکایە و با بڵێن بایەخدانێکی جیاوازترمان هەیە لە جیا لەو ڕوانگە سیاسی و ڕۆشنبیریکەیەتی هەمیشە
لایەکیش لەو با بڵێن سێکتەرە یان با بڵێن لەو ڕوانگەیە کاتەوە کە پێوترێت کایی ئەنترتیمنت کە یان با بڵێن خۆشساتی کە زیاتر بڕیار وایە بایەخی پێبین. کاکامان پرسیارێکمان هەیە کە ئەمە پرسیاری من نییە هی هەموو کارمەندانە ئەپرسن باشە کاکامانج بۆ هەموو ڕۆژەیە بۆ دەوام یعنی بۆ هەر بێ هەموو ڕۆژێبەی بۆ دەوام با ڕۆژانەیە کەیچەکە من سوپاسی ئەو شعورە جوانەکەم کە باز زۆر ماندووی بەیانێت تا ئێوارەیت کەیچەکە با ڕۆژێنیت من سوپاسی ئەو شعورە جوانەتانەکەم هی هەموو کارمەندە ئازیزانە و هاوڕێ ئازیز و هەڤاڵ ئازیزانی من کە لێرە بەیەکەوەی ژەکەین ئەو پرسیار لەو شعورەوە سەرچاوی گرتووە کە پەیوەندی بە ئیلتیزامەوەیە بەشێک لە ئیشی میدیایی ئەو پابەندبوونە میدیایی کە هەیە لە ڕێ ئەوە بێت چەند عشق بۆ ئیشەکەی خۆت هەیە بەڕاستی چەند پەرۆشی ئیشەکەی خۆتی ڕەنگە ئەوە وای کرد بێ کە من بڕوان بەوە هەبێ ئەو ئیلتیزامە تۆخ و تۆختر بکەمەوە لەلایەک لایش کە هەمیشە حەزەکەم بەڕاستی من وان بینیوە کە لەناو میدیایە بە تایبەت کاری بەڕێوەبەر پۆست نییە مهمەیە ئیشە و کاتێکە کاچێتە ناو فۆرمی ئیشەوە ئەبێت تۆ بەشێک بی لەو تیمە کەواتە بێ من بەردەوام حزور مەبێ هەموو ڕۆژ لەگەڵ ئەم کارمەندە ئازیز و هاوڕێ هەڤاڵانم ئەم ستافە چۆن بەشێکم لەوان و بەشێکم لەو تیمە و دانە بڕاوم هەوڵەیەم کە دانە بڕێم ئەمە وای کردووە کە بەردەوام حزورم هەیە لە کەناڵەکە هەر لە میانەی ئەو پیرۆزباییەیە کە لە ستاف و لە بینەرانیەکەن جێ خۆیەتی من لێرەوە ئاماژە بە ڕۆڵی هەموو ئەو کەسە ئازیزانە بکەم کە ناوم کەناڵەیە ڕۆژ لە ڕۆژان کاریان کردووە لێرەوە من پیرۆزبایی گەرم لە هەر هەمویانەکەم ئەوانی کە ڕۆژە لە ڕۆژان لەم کەناڵەیە خزمەتیان کردووە ئەوانی کە دەستێکی کاریگەر و ڕیشەییان هەبوو لە پێشخستنی کەناڵەکەیە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان لەگەڵ ئێمەیە بوو بێتن دوای دابڕابن بارهۆ کارێک بە میوانە ئازیزەکانی شەوکانیشە لە بەرنمەکانی مە حزوریانە بووە لە ناویانە پێم خۆشە ئاماژە بکەم بە ڕۆڵی برای بەڕێزم کاگلێر یوسف کە پێش من لێرە بەڕێوەبەر بووەوە لە سەردەمی ئەوە ناوی کەناڵەکە بۆ بە کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی وە ڕۆڵێکی زۆر کاریگەر و ڕیشەیی هەبووە ڕۆڵێکی زۆر گەشاوی بینیوە لە سەرخستن و سەرپێخستنی ئەم پرۆژە جوانەیە و شوێندەستی دیارە لێرەوە پیرۆزبایی لێوی ژەکەم و سڵاو ڕێزیشم هەیە بۆ بینەرە ئازیزەکان و پیرۆزبایی کردیان ئاڕاستاکەم من درێژ بی بە حکمی ئەوەی کە ئێستا بۆ بارودۆخێکی تیان کۆرۆنا داوامی هەموو کارمەندانی کەم کردێتەوە بەڵام خۆ هەرێت ئێمە بەسمان لەوەیە هیوای تەمەند درێژی بۆ ئەخوازیین زۆر سپاس و ئەمەوێ ئەوە بڵێم کە لەم ژوورەیە چەندین کۆبوونەوە کراوە کە بە تووڕەبوونی کاگامانج کۆتایی هاتوو بەڵام دوایی بەڕێی زیێچا هەمومانی ئاش کردێتەوە نیازپاکی خۆی بۆ دەربڕێوین زۆر سپاس کاگامانج مەمنون ئێستا ئاچینە لای کاکمەریوان کە بەڕێزیان جێگەری بەڕێوەبەرن جامەوێ ئەوە بڵێم کە کاکمەریوان کەسێکی زۆر زۆر هێمن و لەسەر خۆی ئەگەر شتێک هەبێت بمانەوە پێش ئەوی بچینە لای کاگامانج لە لای کاکمەریوان گفتوگویەکی لەسەر ئەکەین و چایەک ئەخۆین و کاکمەریوان لە یادی 13 ساڵەی کەناڵی سلێمانی پەیامت چییە؟ بەڵێ لە 13 ساڵی دیدامەزراندنی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی پیرۆزبایی لە خۆم و ئێوە و هەموو هاوکاران و ڕۆژنامەنووسان و کارمەندانی کەناڵی سلێمانی یەکەم هەروەها پیرۆزبایی تایبەتم هەیە بۆ بینەرەکانمان کە 13 ساڵە وەک تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵمانن بێگومان پێشتریش بە چەند ناوێکی نوێوەکو زاگرۆزی سلێمانی و KTV لەگەڵمان بوون ئێمە لەو ساتەوە بەردەوامین لەگەڵی هیوادارم توانی بێتمان خزمەتێکی ئەگەر بچووکیش بێتوانی بێتمان بە شارەکەمان بە بینەرەکانمان بکەین لە ئەو بوارانەی کە کاری تێدا دەکەن و ڕۆشنبیری و فەرهەنگی و سیاسی و وەرزشی و ئابووری و لەسەر جەم بوارەکاندا کاکمەریوان پرسیارێکم هەیە نهێنی ئەم ژوورە سەحراوی تۆ چی هەمیشە کچان لێرە کۆبنەوە بە خۆشمەوە وەڵڵاهی جا ئەوە ئەبێ بەشێکیان خۆت وەڵامی بدەیتەوە بەڵام فعلەن ژوورەکە قەرەباڵخە میوانیت بەڵێ بێژەر و پەیامنێر و مسەوەر و هەمووی لای تۆ کۆ ئەبێتەوە یعنی نهێنی ئەم ژوورە چییە؟ وەڵڵاهی نهێنیەکەی تەنها ئەوەیە هەمومان مەشغوڵی کارین دەشێ من زۆر تێکەڵتر بم لەگەڵیان هەندێک جار تۆ پێویستە کاتژگە لە مامەڵەی ئیداری مامەڵەی هاوڕێیانە بکەی کە من حەزەکەم ئەوە بڵێم لە سەرەتای دامەزراندنیم تەلەڤیزیۆنەوە لێرە بووم لە هەموو وێزگەکانیا کارم کردووە ئەو هەڤاڵ و هاوکارانش کە
ئێستا لێرەن لە وێزگەیەک لە وێزگەکانە بەیەک و لەیەک ژوورا کارمان کردووە. ئەمە بەشێکی گەڕێتەوە بۆ ڕەفاقەت، بەشێکی گەڕێتەوە بۆ کار، بەشێکی گەڕێتەوە بۆ دانانی پلان و لەو بابەتانە هەندێکیشی بۆ قسە و چونکە کاری ئەعلام وایە ماندوو بوونە هەندێک جار ئەبێ تۆ تێکەڵیکی بەسەر لە کایەکانی تریش. زۆر سپاس کاک مەریوان، ئەزێتمان نەی ماندوو نەبی، زۆر سپاس ببوورن لە کاتمان گرتن. ئێستا ئەڕین بۆ ستودیۆ کاگەرسەلانی لێ لەگەڵ میوانەکەیە خەریکی بەرنامەی ڕووماڵی هەفتەن ستاتین بۆ ستودیۆ هاوکارانم خەریکی تۆمارکردنی پرۆگرامی ڕووماڵی هەفتەن کە بەرنامەیەکی پڕبینەر و جوانی کەناڵەکەمانە لەلایەن کاک ئەرسەلانەوە پێشکەشەکرێ و ئامادە شەکرێ زۆر کات. سڵاوتان لێبێ شێر سەلان بەخێر بیت. ئەو بڵێم کە ئەرسەلان کوڕە هەزناسکەکەی تەلەڤیزیۆنە بەڕاستی یادی 13 ساڵەی کەناڵەکە و پیرۆزبایی چییە؟ سەرەتا پیرۆزبایی لە خۆم لە تەواوی کارمەندان لە ئێوەی خۆشەویست و هاوکار کە بەردەوام وەکو تیمێک ئیشمان کردووە. هیوادارین ئەم ساڵ کە 13 ساڵیادی کەناڵەکەمانە بێتە مای دەستپێکی ئەزمونێکی تازە بۆ برەودان بە زیاتری بەرنامەکان و ئەوشی کە بەشایەتی بینەران تا ئێستا کردومانە توانیمانێتە ئاستێکی باش تەواوی لە ئاست چاوەڕوانەکانی بینەرابین. بۆیە هەم دووبارە پیرۆزبایی خۆمان ڕاستیەوە دەکەم و هیواداریشین ئەوانشی کە بەشایەتی هەموو لایەکانی کە ڕۆژێک لە ڕۆژانە کۆناڵە کاریان کردووە کە هەمیشە کەناڵی سلێمانی وەکو قوتابخانەیەک بووە بۆ پێگەیاندنی کادری ئەلامی کە ئەم شایەتیمان بۆ دەدەن بە خۆشحاڵیشەوە بۆ ئەدەواتەکەمە بۆ کەموکوتیانێک کە وەکو ئێلام هەمان بۆ توانیمانە لایانی کەم پەیامەکانمان بەڕوونی بگەینی بە بینەران. زۆر سپاس ئەرسەلان، هیوای بەردەوامی بۆ خوازم، هیوادارم وەک هەمیشە میوانی جیاوازەیەنی بۆ بەرنامەکە و بەردەوام بی. ئەچینە لای تەرزەخان کە خات و تەرزە هەمیشە بە شانازیەوە بە خۆشحاڵیەوە لە زۆربەی پرۆگرامەکان میوان بووە. تەرزەخانم کاتۆ باش. بەخێر بگیان، زۆر سپاس باشە. پیرۆزبایەکی گەرمتان یەکەم هیوادارم بتوانن لەجێ ئەو ئاست و داخوازیانی هاوڵاتیانی شاری سلێمانی بن و پێشمەرگە ئاسا ئێوە ئەو کارمەند و پەیامنێر و کامێرەمانانن کە هەمیشە لە هەموو بۆ نەخۆش و ناخۆشەکانی شاری سلێمانی پێشەنگ بوون و هیوادارم لە 13 ساڵیادی کەناڵەکەتان وەک هەمیشە پێشەنگ بوون لە پێگەیاندن و بەرەو پێشبردننی کادری ئەعلامی بەردەوام بێت. زۆر سپاس بە ئامادەبوون. زۆر سپاس. چینە لای کاک جەمال کە کاک جەمال لەزان بەرپرسی وێنەگرانە وایە؟ باش کاک جەمال. سپاس بەخێر بن. سپاس بۆ تۆش. لە یادی 13 ساڵی کەناڵەکە پەیامی بەڕێزە وەکو وێنەگرێک چییە؟ پەیامی من ئەوەیە کە پیرۆزبایی لە ئێوە و لە هەموو هاوکاران و دەستەی کارژێڕی ئەنجومەنی تەلەڤیزیۆنی سلێمانی دەکەم. تەلەڤیزیۆنی سلێمانی کەناڵێکی ناوخۆیە توانیوێتی جێی دیار بێت لە ناو شاری سلێمانی کە بە ناوی سلێمانیشەوەیە. پیرۆزبایی لە ئەو کارمەندانی کە پێشوو یاخود ئێستاش کاری تێدا دەکەن هەموو پیرۆزبایان لێ دەکەم جێگای دەستیان دیارە و کاریان لەم تەلەڤیزیۆنە کردووە. هیوادارم بەدڵی بینەرانیش بوو بێ و بتوانین کارێکمان کرد بێ کە بەدڵی ئەوان ببێت. زۆر سپاس کاک جەمال. سپاس. ساڵ ئاوێنەیەکی جوان لە سلێمانی تەلەڤیزیۆنی سلێمانی
پیرۆزبایی لە سەرجەم ئەو ستافە جواناکەم کە خۆنەویستانە بە گیانێکی ڕۆژنامەنووسی تۆکمەوە توانیویانە لەم شارەدا بەردەوام بن لە کاری خۆیان و شاشەیەکی وەکو سلێمان تیڤ پێ بڕازێننەوە و زۆریش خۆشحاڵم کە ساڵانێک من لەو تەلەڤیزۆنە لەو شاشە جوانەدا کاری پەیامنێری و چەندین پرۆگرامی جوانم تێدا پێشکەش کردووە. ئەزمونێک بوو لە کاری ڕۆژنامەوانی من کە زۆر شانازی پێوە ئەەکەم و لەم ڕۆژەدا جارێکی کە جوانترین پیرۆزبایی لە سەرجەم کارمەندە ئازیزەکان و بەڕێوەبەر و ستافی بەڕێوەبردن و هەموو ئەو ئازیزانەش کە بینەری ئەو شاشە جوانە. تۆچانی باشی بۆنەی سیانزەمی ساڵیادی کەناڵی سلێمانی پیرۆزبایی لە خۆم و تەواوی کارمەندانی تیڤیەکەم هیوادارم سەرکەوتوو بین، هیوادارم بتوانین کاری باشتر و جوانتر و بەتەبایی هەموو لایەک. سپاس بۆتەش شانینە. زانم ئەمما بەشی پەیامنێرانە کە ئەزانن پەیامنێران بەشێکی گرنگی کەناڵەکەیە. ڕێم زانین کێ لێ داوامی کێ ئەمڕۆ پێشڕەوەم کاتەوە باشی تەندروستی چۆنە؟ دروستیەوە چۆنە باشن؟ سپاس. یادی 13 ساڵەی کەناڵی سلێمانیە پەیامە چێ و پەیامنێرێک؟ من وەکو پەیامنێرێک لە 13 ساڵی دامەزرانی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی پەیامی خۆم پیرۆزبایی ئاڕاستەی بەڕێوەبەر و سەرجەم کارمەندانی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی دەکەم و ئینشاءڵڵا وەک چۆن لە ساڵانی ڕابردوودا بە ئیتیک و کاری ڕۆژنامەوانی توانیمانە پیشەی خۆمان بەجێ بگەێنین و ئینشاءڵڵا لە ساڵانی ئایندەتریشە بە هەمان ڕێچکە و بە هەمان کار و ئینشاءڵڵا بە پڕۆژێنیەوە خزمەتی بینەرانی خۆمان دەکەین. زۆر سپاس. بەڕێزان وەک ئەزانن لەبەر باری تەندروستی و لەبەر کۆرۆنا دەوامی کارمەندان کەم کراوەتەوە. لێرە چەند کارمەندێکی تر کاری خۆیان ئەکەن وەک زریان، دانا، کێتر پێشڕۆ گۆسرەت، بەڵام ئێستا ئەمڕۆ داوامیان نییە. زریانیش بەداخەوە کە تووشی کۆرۆنا بوو بە هیوای سەلامەتی ئینشاڵڵا زۆرەتەوە لەمە. دەنگی ترپەی دڵی من وەک دەنگی دەهڵوایە بیکێشە بە بەهۆڵە تاکۆ هێزت تێدایە من هەر سرم دەرناچە لەم بازاڕ و سەودایە بەڵام لەبەر دڵی تۆ هەرچی دڵێر وایە هەرچی دڵێر وایە. یەکێک لە کارمەندە هەرەمانوەکانی ئەم کەناڵە شیرین خانە. دایمە شیرین خانمانوە بپێوەمان ئەموو ڕۆژە لە سەعانەوە لێرەیە چامان بۆ لێ ئەنێ دەسەکانی خۆش بێ. ئەمە چایخانەکەمانە. شیرین خان حەز ناکەی شتێکمان پێ بڵێ لە یادی دامەزراندنی کەناڵەکەمان؟ کاکڕاستی کە بەڕێزیان بەرپرسی بەشی مۆنتاژن زای خەریکی چییە؟ ڕاستی سڵاو باشی بەشێکیان خەریکی چی؟ وڵای خەریکی مۆنتاژی بەرنامەی کاگەرسڵان. باشە دەستخۆش. ڕاستی پەیامی تۆ چییە لە یادی 13 ساڵی کەناڵەکە؟ پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانەکەم و هەموو کارمەندانەشی کە پێش ئێمە لێرە بوونوانی کە برادرە کۆنەکان کە ئێستا لێرە نەماون سەرتا پیرۆزبایی لەوانەکەم. دوایەوەش کارمەندە تازەکانی شەوانی کە تازە هاتون لێرن پیرۆزبایی لە سەرجەمیانەکەم و هیوادارم هەمومان لەم کەناڵا توانی بێتمان خزمەتێکی باشمان کرد بێ لەمەوە ئەم چەند ساڵایە و دڵی بینێرەکانمان لە خۆمان ڕازی کرد. سپاس. ڕاستی ئەگەر بەرنامەکەی منێ مۆنتاژ کرد تۆزە جوانم کە باشە.
سەیوان کوڕێکی زۆر لەسەر خۆیە ئەو ڕۆژانی کە دەوامی ئەوە باشە تووڕە نابێ سەیوانم کاتە باش ئەم کاتتان باش بەخێر بێن خەریکی چیت وەڵایی بەرنامەی دیرۆژمانەیە خەریکی منتاژم ئاماژە بۆ ئەوش بم کە خات و زریانی ژێکێکە لە بێژەرە سەرکەوتەکانی کەناڵ بەڵام ئەمڕۆ منی لێم داوامی ئەو نییە لە یادی 13 ساڵی دامەزرانی تەلەڤیزیۆنەکەمانە دەستخۆشی لە بەڕێوەبەر و ئیدارە و سەرجەم کارمەندانی دەستگاکەمانەکەم و هیوام وایە ساڵ بە ساڵ زیاتر بەرەو پێشەوە بچین هیوام وایە کاری جوانتر بکەین ساڵ بە ساڵ و سوپاس بۆخوا ئەوەشمان لە بەرچاوڕوونە کە ساڵ بە ساڵ باشتر بووینە بەرەو باشتر چوینە جێگای دەستخۆشی زۆر سپاس سەیوانگیان سیلێنیا بەرەوەی ئەرسەلان لەسەرەوەیە ئەرکی بەرنامەیە و منیش خەریکی ئەم بەرنامەیە بۆ ئێوە پێشەکی پیرۆزبایی 13 ساڵەی دامەزراندنی کەناڵی سلێمانی یەکەم لە ڕاستی کەناڵی سلێمانی لە ماوەی کارکردنی سەلماندی کە شاشەیەکی ڕازگۆیە و لە ئاستی ئەو دروشم و لۆگایانەیە کە بەرزی کردوێتەوە لە ڕابردوو بە تێر و پڕی شاشەی تەلەڤیزیۆنی سلێمانی بە هەمەڕەنگی شاشەکە بۆ خەڵکی سلێمانی سەلماندووە کە لە ڕابردوو ئەم کەناڵە توانیوێتی جێی خۆی لە دڵی بینەرەکانیان بکاتەوە و بە ڕازگۆیی و مستاقێتێکی باشەوە لەگەڵ بینەرەکانی خۆی هاتووە و ڕای هێناون بەوەی کە هەمیشە ئەو بابەتە گەرم و گوڕانەی ڕۆژ کە پەیوەندیدارن بە بابەتەکانی خزمەتگوزاری بە بابەتی سیاسی و بە بابەتی وەرزشی و تەواوی بابەتەکانی تر لە ڕووی کللتوری ڕۆشنبیری ئەدەبی و هونەریەوە ئەم تەلەڤیزیۆنە ڕازگۆیانە و سادقانە توانیوێتی مامەڵە بکە لەگەڵە من تەمەناکەم کە لەوەی کە پێ خاتە 14هەمین ساڵ ڕۆژیەوە بتوانێت شاشەکە فراوانتر جوانتر گەشتبینانەتر دەربکەوێ چونکە ئومێد و ئاواتی خەڵکێکی زۆر لە خەڵکە ڕەسەنەکان لەم شارە کە نایانەوێ لە ڕووی چاواشەکاریەوە سەیری بەداخەوە هەندێک کەناڵی تر بکەن کە لێرە و لەوێ خەریکی دروستکردنی با بڵین درزن لە ئینسیجامی کۆمەڵایەتی لە شڵەژاندنی باری و دەرونی خەڵک ئەم تەلەڤیزیۆنە لە ماوەی ڕابردوو توانیوێتی هەوڵی ئەوەی داواکە لە ڕووی سایکۆلۆژیەوە کەشێکی ئارام بۆ بینەرەکانی بخڵقێنێ من تەمەناکەم ئەم کەناڵە بەرەو پێش بڕوا و ئاوڕی زیاتر لە ئەم کەناڵە بدرێتەوە بۆ ئەوەی بتوانرێ بە کاروبارەکانیان ڕابگا چونکە شاری سلێمانی شارێکە پێویستی بە ئەم جۆرە کەناڵانە هەیە بۆ ئەوەی بتوانرێت ئەو بینەرانەی کە هەیە و شەیدای هەواڵ و خەبەری دروست و ڕاستەقینن لە ڕێگەی ئەم کەناڵەوە دەسێت. پێشەکی پیرۆزبایی جەژنی قوربان لە خەڵکی کوردستانەکەم و دواتر لە یادی دامەزرانی تەلەڤیزیۆنی سلێمانیا پیرۆزباییتان لێ یەکەم لە ڕاستیە لە هەموو یادێکی بە تایبەتی یادی کەناڵەکانی ڕاگەاندنە ئەو یادە جگە لە یادێکی پیرۆزبایی ینی تەرفیهی بەڵێن حەقا بکرێک بە یادێکی بە خۆداچوونەوە یعنی ئەو کەناڵەکانی میدا لە ساڕۆژی یادەکانە بە ڕابردووی زەمەنی خۆیانە بچمە بزانێت چەندێک لەگەڵ پەیامی ڕازگۆیی میدیا هەڵسو کەوتیان کردووە و چەندە متمانیان لای خەڵکی کوردستان پەیدا کردووە و چەندە توانیوانە خەزمەت بە باری فکری و ڕۆشنبیری کۆمەلگای کوردستان بکەن. ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا بەدە لە شەڕی سیاسی و ئابووری لە شەڕێکی کەلتوری سەختین کە لە دژمنانی کوردەوە بەڕێوە چێ لە ڕاستیە ئەرکی میدیا ئەوەیە کە جگە لە گەیاندنی هەواڵ کە هەواڵ ئەرکیەوە گواستنەوەی هەواڵی ڕاستە بۆ خەڵک ئەبێ شان باتە بەری ئەو شەڕە کەلتوریشکە لە کۆمەلگای کوردیا جیگەلی کورد بەڕێوەچ ئەم شەڕە کەلتوری وای کردو کۆمەلگایان بەخستۆتە لە ڕووی پەروەردە لە ڕووی ئەخلاق لە ڕووی کەلتورەوە نزیکی کەوتنی کردوتەوە بەشێکی لە میدیاکانی کوردستان ڕۆڵێکی سەلبیان هەیە لە بری دیفاعکردن ئەو چڕکردنەوە هێرشەی نارانی کورد بۆ سەر کورد. من سەرڕای پیرۆزبایی لە ئێوە لەم کەناڵی سلێمانی
هیوادارم چون دروشمەکەتان دروشمی ڕاستگۆیە و هەوڵ بدەن ڕێگا لە هەواڵی ساختە بگرن و جگە لە گەیاندنی هەواڵ هیوادارم بتوانن بەرنامەی تازەتانە بێ بۆ ئایندە بۆ شەڕی کەلتوری بۆ فیکر بۆ چوزانم هێنانەوە سەر ڕێگای ڕاستی میدیا بە شێوەیەکی گشتی هیوادارم لەم ساڵیادی میدیا ئەوەکەن بە دروشمی خۆتان کە هەواڵی ساختە و میدیا لە خزمەتی پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە بێ و ڕەخنەگری جدیش بێ میدیا پێویستە ڕەخنەگری جدی بێ لە حکوومەت لە وەبستوێن لە چوزان لە کۆمەڵگا لە هەموو شتێ بەڵام لە پێناوی و ڕەخنەی جدیا ڕەخنەی بنیاد نەرانە بێ و لە لایەکی ترەوە بێ میدیا بۆ دەرەوەی ماڵی کورد با بزانم بڵێن پایەک بێ هێزێک بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو شەڕە کەلتوری میدیوانە کە دژی هەرێمی کوردستان بەڕێوەچی سپاس و دووبارە پیرۆزبایتان. دووبارە یادی 13 ساڵەی دامەزراندنی تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەموو لایەکتان پیرۆز ئەەکەم بە هیوام کە ساڵی ئایندە و وەرزی ئایندەمان بەرنامە و پرۆگرامەکانمان بە دڵی ئێوەی ئازیز بێ تا کاتێکی تر و ساڵێکی تر هەر شاد بن.